لێرە قوتابێکی عزیزمان هەیە بابەتێکمان پێشکەش دەکات فەرموون با بفەرمێت فەرموو چەپڵەی بۆ لێ دێین فەرموو باسی ئەومان بۆ دەکەی وانیا زۆر باشە فەرموو چۆنی ئەوڕۆ باسی پیسڵ و ستەیمنی دەکەم ئەوە ئانسرە inside we have a poly and this long thing is filament and this long thing is the female part is the style and this is ovary and this is a stigma. When bees coming in, he took the pollen with stigma. The stigma the pollen go to inside the style and go to ovary. دەستخۆش چەپڵەیەکی بۆ لێ بدەین بە دەستخۆش ئەوە کامە مامۆستا فێری کردی دەست خۆش بێ ناوی مامۆستایەکە چییە؟ زۆر باشە دەستی مامۆستا مەڕواش خۆش بێ دەستی تۆش خۆش بێ زۆر جوان باست کرد بینیمان قوتابێکی ئازیز ماتریاڵێکی سادەی بەکارهێنا بۆ تێگەیاندنی قوتابیەکانی و بۆ کارێکی فێرکاری بەکاریهێنا دڵنیا بن کە قوتابیەکان زیاتر ئەو شێوازیان لەبیر دەمێنێتەوە زیاتر چێژی لێوەردەگرن شودن وریابن وانەکەمان دەست پێ دەکا بە دروشمی دەستان خۆش بەیانیتان باش چۆنن؟ بەیانی باش ماڵۆستا چۆنی؟ زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەو کاتە ئەمڕۆ بابەتێکی زۆر گرنگمان هەیە لەسەر ڕەنگەوانەکەی تۆش بێ کە یاریکردنە مامۆستا زۆر بابەت هەیە زۆر کێشە هەیە کە بە یاریکردن دەتوانرێ و کێشەی چارەسەر بکرێ و بدۆزرێتەوە حاڵەتەکەی جا ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر یاریکردنە دەمانەوێت بە یاریەکی قوتابیەکان دەست پێ بکەین پاشان باسییان دێک خاڵ دەکەین چی یاریەکت ئامادە کردووە؟ سەبارەت بەو یاریە یاری بچووکراوەیە لە بۆ بازنەی یەکەم ئەنجام دەدەین زۆر باشە زیاتر لە بازنە یەکەم یاری بچووکراویان بۆ ئەنجام دێت چەندین یاری جۆرا و جۆر بەڵام ئەمڕۆ ئێمە ئەم یاریەمان هەڵبژاردووە یاری شاخص و هێلا و پیر پێ دەوترێت کە تۆپەکان دەخەنە سەر شاخسەکە و ڕکابەر دەبی لە نێوان دوو تیم کامە تیم زووتر تەواو بۆ تیمە دەبێتە براوە دەست خۆش بێ ماڵۆستا دەتوانین دەست پێ بکەن ئێستاوانی فەرموو دەست پێ بکەن مامۆستا ئەو کچە جوانەمان هەیە لەگەڵ ئەو کوڕە جوانە یەڵە بڕۆنە ئامادەن 1 2 براڤۆ جەمپ لەناو هێلاوە براڤۆ هانیام دەدەی چەپڵێمان چەپڵیان بۆ لێدەن چەپڵە ئافەرین براڤۆ خێرا براڤۆ هەر بژی چەپڵەیەکیان بۆ لێدەن بۆ هەردووچیان باشە زۆر باشە دەتوانی دیسان دوو کەسی تر بەشداری پێ بکەی مامۆستا ئەو جەمە شتێکمانەیە چەپڵە لەوەی دەدەین براوە بوو ئەوەی براوەش نەبوو دەڵێن دەست خۆش گوڵە جوانەکان با چەپڵەک بۆ ئەویش لێدەن زۆر باشە هەر بژی ئەو دوو کچە جوانە لەگەڵ ئەو کوڕە جوانەی یەڵە با بڕۆین چەپڵیان بۆ لێدەن باشە یەک دەست پێکەن براڤۆ خێرا زۆر باش هەر بژی خێرا زۆر باش یەکدانت ما خێرا کچێمە خێرا کوڕەکە هەر بژی های فایف ئێستا مامۆستا شتێک لێرەدا هەیە چەپڵە بۆ کامیان لێدەن بۆ یەکێکیان بۆ هەردووچیان بۆ هەردووچیانیان بۆ یەکێکیان چەپڵە بۆ براوەکەی لێ دەدەین باشە دەڵێن دەست خۆش زۆر باشە هەر بژیان دەست خۆش ئەوەی کە دووەم بووە ینی هەردووچیان دەستخۆشیان لێ دەکەن زۆر باشە دەست خۆش مامۆستا یەڵە کوڕی من مامۆستا دەست خۆش بێ یاریەکی زۆر چێژ بەخش بوو ئێستا دەتوانی یاریی تریان پێ بکەین بێگومان